کۆنگرەی یەکێتی و نەسیحەتەکەی توانا ئەمین. توانا ئەمین نووسەر و وەرگێڕ لە پەڕی فەیسبووکی خۆی نووسیوێتی کۆنگرە و نەسیحەتی خێر لەسەر پرسی کۆنگرەی یەکێتی و ئەو دەنگە ناڕازیانەی لە کۆنگرەدا بەشداریان نەکرد دەڵێت تۆ لەو سەرەوە لاخور شێخ جەنگی دەرپەڕاندووە. ئەژی ئەمینت بەو سەرە پڕ زانیاری و نهێنیەوە وێڵ کردووە و پەیوەندیت لەگەڵی بچڕاندووە. لەگەڵیدا ئاڵا تاڵەبانی و ئاراسی شێخ جەنگی و لیواچەتۆ و سەردار هەرکی و شادومانی مەلا حەسەن و پەروین و فێنک و ژینۆ و کێوکێت دەرکردووە. لام سەرەوە لەناو خۆتدا ئەوانەی دوای هەشتی تەمووزیش لەگەڵ تۆ بوون و بەری تۆیان هەڵبژاردووە نەک لاهور. لا نمونەی بەرهەم ساڵاح مەحموود سەنگاوی، مەلا بەختیار عەدنان موفتی، ئەرسەلان بائیس، فەرید ئەسەسەر، مستەفا چاوڕەش، دکتۆر خەسرە و وەستا ڕەسوول، عەدنانی حەمەیمینا، شۆڕەش ئیسماعیل، حامی حاجی قالی، دکتۆر میران و سۆرانی جەمال تاهیر دەیت و لە جیاتی چاکەیان بدەیتەوە ئاوتیان دەکەیت. بێزەحمەت لە سەرکردایەتی نوێ کێ دەخەیتە جێ ئەم ناوانە. توانا ئەمین لە ئامۆژگاریەکانی بەردەوام دەبێت و دەڵێت تۆ لە بەردەم هەڵبژاردندای بەم هەموو ئینشقاق و داخورانەوە بەچی ململانەی هەموو ئەمانە دەکەیت. تۆ پێش هەموو شتێک لەژێر ڕەحمی درۆندای و وەزیری بەرگری وڵاتێکی ناتۆ کە تورکیایە بە شەخسی هەڕەشەت لێ دەکات. لە بەغداد وەزعت باش نییە و سوودانی پاریسلێمانی بە گیانانێرێت و ئەم بابەتە بڕاوەتەوە. لە کوردستان تۆ لەگەڵ دێوێکی گەورە بە ناوی پارتی دەرگیریت. پاش ئەوانە ئەگەر جاران دڕکی هەڵبژاردن بۆت هەرنەوەی نوێ بوو. ئێستا عەلی حەمەد ساڵح و سەربەخۆکانیش لیستیان دەبێت. ئەوە تا لاهور شێخ جەنگی لیستی دەبێت. چاقی قورسایی هەموو ئەماناش لە سلێمانی لە شارەکەی تۆدان. جا کێشەکە تۆنیت کە ئەم وێنە گشتیان نابینی. کێشەکە ئەو هەموو ڕاوێژکار و کاوێژکارن کە زاتیان نییە بە جورئەتە و مەترسی و ئاڵنگاری نەخشەکە بخەنە بەردەست و ڕاستیەکە وەکو خۆی بنێنە مەشتەوە.